بەناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لە بەرنامەیەکی دیکەی لەگەڵ کۆڕۆنا دێنەوە خزمەتتان لەگەڵ هاوکارم جەلال محەممەد. زۆر سپاس دکتۆر. بینەرانی عزیز خۆشحاڵم کە ئەمڕۆژ لە بەرنامەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆڕۆنا لەگەڵتانین. ئەلبەتە کۆڕۆنا دیوێکی گۆڕانکاریەکانە کە بەسەر گیانە دێت بە دڵنیایەوە گۆڕانکاری ئابووری، گۆڕانکاری سیاسی زۆر لە ئارادا هەیە کە پێویستە لەم بەرنمەیەدا دکتۆر تاوتوی هەموو ئەوانە بکرێت ئەگەرچی زیاتر ئێمە لە ڕووە پزیشکی و تەندروستیەکەوە بەرنمەکانمان پێشکەش دەکەین. دکتۆر دەچینە وەک هەمیشە دەستپێکی بەرنمەکەمە دەچینە لای داتاکانی بە هەواڵی ناخۆشییانە بێ وەکجارەکانی پێش هەرێمی کوردستان، عراق، بەڵام لەنا ئەو هەموو هەواڵە خۆشانەیە سپاس بخوا هەواڵەکان لە هەرێمی کوردستان هێشتا زۆر باشن و جێگەی دڵخۆشین. دەچمە لای داتاکانی هەرێمی کوردستان با بزانین داتاکان لە هەرێمی کوردستانە چۆنە. لە هەرێمی کوردستان 214 حاڵەتی توژبوون بە ڤایرۆسی کۆرۆنامان هەیە، 74 حاڵەتی چاکبوونەوەمان هەیە و تەنها 3 حاڵەتی گیان لە دەستدانمان هەیە کە بەداخەوە ئەمڕۆ یەکێکی دیکە لە توژبوانی کۆرۆنا گیانی لە دەستداوە کە تا ئێستا ئەوە پشتڕاست نەکراوەوە یا پێشتر هەڵگیری کۆرۆنا بوو یا لە دوای گیان لە دەستدانەکەی ئەو پشتڕاستکرابێتەوە کە هەڵگیری کۆرۆنا لە دوای گیان لە دەستدانەکەش پشتڕاستکرابێتەوە کە هەڵگیری کۆرۆنا بوو بە دڵنیای پێشتر هەڵگر بووە، بەڵام ڕەنگە جارێک پشتڕاست نەکرابێتەوە ئایا هۆکاری مردنەکەی چی بووە. هەرچەنەمە بابەتێکی تەواو زانستی و ئالۆزیشە هۆکاری مردن جاری وا هەیە لە نەخۆشخانە حکومیەکانیش بۆ نمونە نەخۆشێک کە گیان لە دەسەدات هۆکاری مردنەکەی بە تەواوی نازانرێ، بەڵام ئێمە چاوەڕێیەکین بزانین ئەنجام چێ بێ. دابشکاری توژبوون بە کۆرۆنا لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان لە هەولێر 74 حاڵەتی توژبوون بە کۆرۆنامان هەیە، لە سلێمانی 109 حاڵەتمان هەیە، لە دهۆک 12 حاڵەتمان هەیە، لە هەڵەبجە 19 حاڵەتمان هەیە کە بەشێکی زۆر لەم حاڵەتانش دکتۆر تا ئێستا چاک بوونەتەوە و گەڕاونەتەوە ناو ماڵ و حاڵی خۆیان کە بەپێی ئامارەکان لە سلێمانی 51 حاڵەت چاک بوونەتەوە، لە هەولێر 17 حاڵەت و لە دهۆک 6 حاڵەت چاک بوونەتەوە کە مەمایی دڵخۆشیە. بەڵێ ئەمە وەک تێبینیەک بۆی لای هاوڵاتیانیش ڕوون بێ کە دەوترێت 214 نەخۆشی کۆڕۆنا توش بوو ئێستا هەیە، مانای ئەوە نیە ئێستا لە نەخۆشخانەکان 214 نەخۆش داخڵ کراوە. ئەوەی کە مردووە ئەوەی کە چاک بۆتەوە ڕۆشتوەتەوە ماڵەوەک ئەکتیڤ کەیس واتە کەیسی چالاک و کەیسێکی ئێستا هەڵگری کۆڕۆنای لە نەخۆشخانەکانە ژمارەیەکی کەمترە لەو ژمارەیە. کەمە جێگەی دڵخۆشیە چونکە زۆرترین مەترسی کە لەسەر هەرێمی کوردستاندا هەبووە یا ئێستش زۆر جار دکتۆرەکان هۆشداری دەدەنە حکوومەت ئەوەی کە نەگەینە ئەو دۆخی کە پێویستمان بە ئامێری دەستکردی هەناسەدان هەبێت کە خۆشبەختانە تا ئێستا ئەوەی کە باز دەکرێت هیچ کام لە توژبوانی بە ڤایرۆسی کۆرۆنا پێویستیان بۆ ئامێرەیە نەبووە. دەچینە لای داتاکانی جیهان بەگشتی کە زیاتر لە 208 وڵات لە ئێستادا گیرۆدەی کۆرۆنا بوون. دیارە داتاکان بەم شێوازەیە کە لەسەر شاشەکە دەبینرێت ڕێژەی توشبوون نزیک بە ملیۆنێک و 200,000 بووەتەوە و ڕێژەی چاکبوونەوە 200,000 زیاتری تێپەڕاندووە، ڕێژەی گیان لە دەستدانیش نزیک بە 60 وردەیەک دەبێت کە ئاماری دەقیق لێسەیە لەسەر شاشەکە پیشان نادرێت. دیارە ئەمە ئامارەکانی جیهانە، بەڵام لە ناو ئەمانەیە دەچینە لای ئاماری وڵاتان. دکتۆر ئەمەی کە ئێستا لەسەر شاشەیە دەمەوێت لەسەر ئەمە قسە بکەم زیاتر. ئەمە ئامارەکانە بەپی دابشکاری تەمەن ئەلبەتە لەوانەی کە گیانیان لە دەستداوە لە نێوان تەمەنی تازە لەدایک بوو تا تەمەنی 9 ساڵ دەڵێ ڕێژەکە هێندە نییە کە لە بەرپی ڕێژی سەدی ئەژمار بکرێت. ئێستام داتایەکی گیانیە وانی کە گیانیان لە دەستداوە بەپی ڕێژەی تەمەن لە نێوان 0 بۆ 9 ساڵان ئاماژی پێ نەکراوە لەبەرەوەی حاڵەتەکان هێندەکە من کە لە ڕێژەی سەدیا گیان نەبووەتەوە. لە تەمەنی 10 ساڵ بۆ 19 ساڵ حاڵەتەکان 0.2 و لە تەمەنی 20 بۆ 29 ساڵ ئەویش هەر بە هەمان شێواز 0.2 لە تەمەنی 30 بۆ 39 ساڵ ئەویش بە هەمان شێواز 0.2 لە تەمەنی 40 بۆ 49 ساڵ 2 پوینت زیاتر دەکاتە 0.4 لە تەمەنی 50 بۆ 59 ساڵ ڕێژەی سەدیەکەی 1.3 و لە تەمەنی 60 بۆ 69 ساڵ 3.6 لە تەمەنی 70 بۆ 79 ساڵ ڕێژەی سەدیەکەی 180 ئەوانەشی کە تەمەنیان لە سەر و 80 ساڵەوەیە ڕێژەی مردنەکانیان 114.8. ئەمە بەشێکی گشتی لە هەموو جیهان لە هەموو جیهانە داتا لەسەر ئەوانەی کە گیانیان لە دەستداوە کەواتە بۆمان دەرەکەوێ لەگەڵ زیادبوونی تەمەن بە دڵنیاییەوە ئەو کەسانی تەمەنیان زیاترە کە هەمویان بە دڵنیایەوە باوکو و باپیر و کەسانی ئەمن مەترسی بە قورسگرتنی ڤایرۆسەکان زیاترە، هەروەها مەترسی گیان لە دەستدانیان زیاترە.
کاتە ئەمە جێگەی دڵخۆشیە لە دیوێکی دیکەیە بەڵام ئەمەش بەواتای ئەوە نایەت کە گەنجەکانمان ئیدی ئێحمال بن و گوێ نەدەن بە ڤایرۆسی کۆرۆنا. بەدڵنیایەوە چەندین کەس تۆمار کراوە گەنجیشە و هیچ مشکلەیەکی نییە. ئەوە هەندێک هاوڵاتی باز لەوە دەکەن ئەمانە گیرۆدەی مادە کحولیەکانن لە ئەوروپان، بەڵام ئەمانە بەڕاستی جێگای ئەوە نیە کە ئێمە دڵی پێخۆش بکەین و ئیهمالی لە ڕێنمایە تەندروستیەکانە بکەین. چەندین گەنج هەیە تۆمار کراوە هەر لە نەخۆشخانە داوامی کردو و گیانی لەدەستداوە، بەس هیواداری ئینشاءڵڵا. طبعاً لەسەر میوانەکەشمان هەندێک پرسیاری تایبەتمان هەیە و پرسیاری جدی بۆی کە هەندێک لە وەڵامەکان وەرگرینەوە. دەچمە لای داتاکانی عراق. لە عراق 878 کەس تووشی کۆرۆنا بوون، 259 کەس تا ئێستا چاک بوونەتەوە، بەداخەوە 58 کەس لە عراق بۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە. لە پاش عێراق ئەم چینە سەر یەکەم وڵات کە ئێستا لە ئاستی یەکەمی جیهاندایە کە ئەویش ئەمریکایە، 311,470 وردەیەک تا ئێستا تووشی کۆرۆنا بوون. لەو ڕێژەیە 14,518 کەس چاک بوونەتەوە، 8,173 کەس لە ئەمریکا گیانیان لەدەستداوە. دەستپێک کە چین شوێنی سەرهەڵدانی ڤایرۆسەکە بوو، دکتۆر ئێستا چین بە ڕێژەی وڵاتانی 4ەم و 5ەم دێت، یعنی هەمویان لە پێش بەشداری چامپیۆنز لیگ ناکە، چامپیۆنز نابێت تەبەتەکیت بەشداری بکات. لە پاش ئەمریکا ئیسپانیا دێت کە لە ئیسپانیا 124,726 کەس تووشی کۆرۆنا بوون، 34,219 کەس چاک بوونەتەوە، 11,744 کەس گیانیان لەدەستداوە. ڕێژەی گیان لەدەستدانەکە لە ئیسپانیا زۆر بەرز بووەتەوە. لە کاتێک ژمارەی توشبوونی لە ئەمریکا کەمترە. ئەمریکا بە دوو هێندە لە ئیسپانیاش زیاترە. لە پاش ئیسپانیا ئیتالیا دێت، لە ڕێژەی گیان لەدەستدانە ئیتالیا هێشتا پێشەنگە، لە ڕێژەی توشبووندا 124,632 کەس توش بوون، 20,996 کەس چاک بوونەتەوە، 15,362 کەس لە ئیتالیا بۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە. لە پاش ئیتالیا بابزانین چە وڵاتێک دێت، ئەڵمانیا، واتە ئەڵمانیا لە پێش چینیش کەوتووە، 92,150 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، 26,400 کەس چاک بوونەتەوە، 1,330 کەس لە ئەڵمانیا گیانیان لەدەستداوە کە هەمیشە ئەم پرسیارم لە بەرنامەکانی تریشا لە جەنابەت کردووە دکتۆر، لەوەی کە ڕێژەی توشبوون زۆر ڕێژەی گیان لەدەستدان لە ئەڵمانیا. ئەگەر من سەرنجی داتاکەی ئیتالیامدا چاکبوونەوەکان 20,000 گیان لەدەستدانەکان 15,000 واتە هەمیشە لە داتاکانی ڕۆژەکانی دیکای ئیتالیا مردن و بڵێن چاکبوونەوەکانی نزیک بوون، بەڵام ئەڵمانیا بەو شێوەیە بەدڵنیایەوە ئەمە هۆکارەکەی یەک بابەت نییە کە ئێستا من بیزانم و بڵم، ڕەنگە ئەمە هۆکاری زۆری لە پشتەوە بێ، هەر لە هۆکاری سیستەمی تەندروستی ڕێگاکانی چارەسەری تەمەن لە ئیتالیا و کۆمەڵی هۆکاری دیکە ڕەنگە ئێستا هیچ کەسێکیش وەڵامەکەی نەزانێت تاوەکو بارودۆخەکە کات وەڵامان بداتەوە. زۆر باشە. لە پاش ئەڵمانیا دەچینە سەر چین. بابزانین چین چارەنووسی چیلی هاتووە، 89,953 کەس بەهۆی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، ڕێژەکەی بەرزتر بووەتەوە دکتۆر، چونکە لە هەفتەکانی ڕابردوو یا چەند ڕۆژی ڕابردوو 81,000 توش بووی هەبوو، ئێستا 8,000 پێ زیاد بووە. 15,438 کەس ئاڵەتە فەڕەنسایە ببوورە نەک چین، بۆیە من بۆمزانین کە ڕێژەکە زۆرتر بووە. لە فەڕەنسا 89,953 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، 15,438 کەس چاک بوونەتەوە، 7,560 کەس گیانیان لەدەستداوە کە فەڕەنسا لە پێش چینیش کەوتووە. لە پاش فەڕەنسا دەبێت ئێستا چین بێت کە لە چین 81,639 کەس تووشی کۆرۆنا بوون، 76,755 کەس چاک بوونەتەوە، 3,326 کەس گیانیان لەدەستداوە، واتە نزیک بە 1000 وردەیەک چارەنووسیان ماوە یەک لای کەم لە نەخۆش ئێستا ئەکتیڤە و ماوەتەوە. زۆر باشە. لە پاش چین دەچینە لای پێم وایە ئەبێ ئێران بێت. ئێرانە بەدڵنیاییەوە ئێستا لە ئێران 55,743 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، 19,736 کەس چاک بوونەتەوە، 3,452 کەس گیانیان لەدەستداوە. ڕێژەکە لە ئێران ڕێژەی گیان لەدەستدان بەراورد بە ڕۆژەکانی سەرەتا هێشتا باشترە، بەتایبەت بەراورد بە ئەوروپا و ئەمریکا زۆر باشترە. لە کاتێکە دووەمەوە ئێران هەموو وڵاتێ نەکار ئێران لە سەرەتاوە کە بارودۆخەکەی بەسەردادێ بەو پەلە ژمارێکی زۆر کەیس بەبێەوەی ئامادەکاری بکات لە نەخۆشخانەکان لە ڕێگاکانی چارەسەری و هەروەها بەپێی کاتیش سیستەمی تەندروستی هەر وڵاتێ کۆمەڵ ڕێکاری تایبەت بەدڵنیاوە دۆزێتەوە بۆ زیاتر زاڵبوون بەسەر بارودۆخەکە. وڵاتێکمان ماوە کە ئەویش پێم وایە بەریتانیایە، گەر هاوکارانم ئامادەیان کرد بێت بۆمان، دیارە بەریتانیا بۆ ئامادە نەکردو کە لە دوای ئێران بەریتانیایە کە ڕێژەی گیان لەدەستدانیش لە بەریتانیا ڕوو لە هەڵقشانە بەراورد بە وڵاتانی دیکە، گیان لەدەستدانەکەی تەنانەت لە ئەڵمانیاش زیاترە. دکتۆر زانیاری تازە لەسەر ڕێکخراوی گیانی ئەگەر هاوکارانم بیخەنە سەر شاشەکە ئەوەی کامێ ئەمڕۆ ئەم شەو باسی بکەم سەبارەت بە توێژینەوە دەرمانێک
وەک وتمان بۆی لای هاوڵاتیانی ژڕون بێ بەڕاستی ئەمانی کە ئێمە باسی دەکەین مانای ئەوە نییە ئەم دەرمانە دۆزراوەتەوە بۆ کۆڕۆنا بەکاردێ ئێمە لەبەری بەرنامەکەمان تەندروستی و لەسەر کۆڕۆنای هەر توێژینەوەیەک هەر هەواڵێکی تەندروستی سەبارەت بە کۆڕۆنا بە چارەسەر بە ڤاکسین هەبێ ئەمە باسی دەکەین وەک خۆی ئەمە لە ئوسترالیا توێژینەیەک ئەنجام دراوە لە پەیمانگایەکی پزیشکی لە زانکۆ پزیشکەکانی ئوسترالیا ببوورە دەرکەوتو ئەم دەرمانە ئایڤێرمێکتین کە خۆی دەرمانێکی دژە پاراسایتەوە بۆ میکرۆب بەکاردێ بەڵام دەرکەوتو ئەم دەرمانە لە تاقیگە ئەنجامیان داوە دەتوانێت لە ماوەی 48 کاتژمێردا ئینتراسێلولەری واتە لە ناو خانەدا لەو شوێنەی کە ڤایرۆسەکە گەشە دەکات زیاد دەکات ڤایرۆسەکە لە ناو بەرێت ئەو پزیشکی کە سەرپەرشتی توێژینەوەکە دەکات ئەڵێ جاری لەسەر مرۆڤ تاقیمان نەکردوێتەوە ئەمە لە تاقیگە تاقی کراوەتەوە پێویستە دواتر لەسەر مرۆڤ تاقی بکرێتەوە چاودێری کلینیکی بکرێواتە چاودێری بارودۆخی تەندروستی نەخۆشەکە لە ڕووی ئەوەی بزای نیشانەکانی باش ئەبێ باش نابێواتە تاقیکردنەوەی تاقیگەی فەرقی هەیە لەگەڵ کلینیکی لە ڕاستیدا هەر دەرمانێک یاخود هەر ڤاکسینێکیش تا بە تاقیکردنەوەیەکی ئەزمونداری باشی کلینیکیا تێپەڕ نەبێ بەکار نایەت باز لەوە دەکات ئەم دەرمانە پاش ئەوەی نەخۆشەکە بەکاری دێنێ ئەگەر تەنانەت یەک دۆز بێ واتە بۆ نمونە ئێمە دەرمانەکانی دیکە هەمانە دۆزێک واتە ئەو بڕە دەرمانەی کە لە ژەمێکدا نەخۆش وەری دەگرێت ئەڵێ تەنانەت ئەگەر یەک دۆز لەم دەرمانە بەکار بێت دەرکەوتۆ لە تاقیگە لە ماوەی 48 کاتژمێردا ترشی ناوکی RNA ڤایرۆسەکە لە ناو دەبات ڕێگا لە تەشەنەکردن و گەشەکردنی ڤایرۆسەکە دەگرێت بۆیە باز لەوە دەکات پزیشکە سەرپەرشتیاری توێژینەوەکە پێویستە زیاتر لەسەر مرۆڤ تاقی بکرێتەوە تاوەکو بزانین ئایا بە متمانە پێکراوی و باوەڕ پێکراوی دەتوانین بەکاری بێن یاخودنا ئەمە و توێژینەوەیە کە ئەم شەویستم باسی بکەم بە دڵنیایەوە لە میوانەکەمان پرسیاری ئەم بابەتێکش دەکەین بزانین ڕەنگە زانیاری زیاتری دابێت زۆر باشە بینەرانی عزیز دەچینە لای CV میوانێکی تایبەت کە هەمانە سەبارەت بە زانیاریە تازەکان لەسەر کۆرۆنا و بە تایبەتی زانیاریەکانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و لە سلێمانی بزانین چی دەگوزارێت با سەرەتا بچینە لای CV میوانەکەمان و پێتان ئاشنا بکەین بەڵێ خۆشەویستان میوانەکەمان بەڕێز دکتۆر داهات حەوێزیە کە پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی هەناویە ئەواتە نەخۆشی هەناوی و دڵ و شەکرە هەروەها دکتۆر داهات مامۆستای کۆلێژی پزیشکە لە زانکۆی سلێمانی و بەڕێوەبەری گشتی نەخۆشخانەی هەناویە لە سلێمانی هەروەها بەڕێوەبەری سەنتەری پزیشکی خێزانی تەندروستە دکتۆریان بەخێر بێت زۆر سپاس ئەگەر دکتۆر لەم پرسیارەوە دەست پێ بکەین ڕەنگە دووبارەش بێت بەڵام هێشتا هاوڵاتیان هەرگومانیان هەیە مادام هەرێمی کوردستان خەڵکەکەی پێشتر بە پێکوتەی سیل یاخۆت نەخۆشیە باوەکانی دیکە کە لە ڕابردوودا هەبووە ئەمانە هیچ هۆکارێک هەن بۆ بەرگری ئێستەی جەستەی ئێمەی کورد بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا بەڵێ ئەو توێژنەوەی کە تازە کراوە لەسەر پێکوتەی سیل سێریان کردووە وڵاتانی کە پێکوتەی سیل بە خشتە وەرەگرن لە مناڵیەوە پێکوتەی سیل وەرەگرن کە ئێمە هەموو مناڵێک کە تازە لە دایگە بێ کوتانی سیل وەرەگرێت کە لەسەر شانی چەپی ئەدرێ سەیران کردو وڵاتانی کە ئەم پێکوتەی وەرەگرن حاڵەتەکان کەمترە و حاڵەتی مردنەکانش کەمترە ئەو توێژینەکە زۆر بە تەفسیلی باسی ئەوەی کردووە کە ئەو وڵاتانی کە پێکوتەی سیل وەرەگرن مەترسی توشبنیان یەک لەسەر دێ ینی بۆ نمونەگەر ئەکەر کەسێک پێکوتەی سیلەکە وەرنەگرێت لەوانەیە مەترسی توشببوونی بە ڤایرۆسی کۆرۆنا دەقات زیاتر بێت و مەترسی برنەکەشی بە هەماشەوە دەقات زیاتر بێت سەیری تێبینیان کردو لە وڵاتی ئیتالیا کە پێکوتەی سیل نادرێ وەکو خشتە و وڵاتی ئوسترالیا بە هەماشەوە پێکوتەی سیل نادرێ وەکو خشتەی ڕێکوپێک لەگەڵ بەراوردیان کردو لەگەڵ وڵاتی هیندستان کە سەیران کرد هیندستان بە مناڵیەوە پێکوتەی سیل وەرەگرن سەیران کردو حاڵەتەکان لە هیندستان بە بەراورد بە چڕی دانیشتوانی وڵاتی هیندستان و بڵێن بژێوی ژیانیان کە زۆر خراپە و سیستەمی تەندروستیان زۆر خراپە سەیران کردووە کە حاڵەتەکان لە وڵاتی هیندستان زۆر کەمە بە بەراورد لە وڵاتی ئیتالیا وڵاتی ئوسترالیا ڕاستە کرێتەوە دکتۆر تەواو بەپێی توێژین ئەمە وەکو توێژینەوە تا سەر قسەی لەسەرە کرێەوە بۆیە لەسەر ئەم توێژینەوە لە وڵاتی ئوسترالیا کە ئێستا حاڵەتەکان لە وڵاتی ئوسترالیا بەرەو زیادبوونە چونکە ئێستا لەوێ وەرز بوردە بەرەو ساردی ئەڕوا هینیان کردووە کە ویتوانە هەموو دکتۆر و کارمەندە تەندروستیەکان کە لە خەستەخانەکان داوامەکەن بێبێن کوتانی سیل وەرگن بۆی مەترسی توشببوونیان بۆ ڤایرۆسەکەم بێتەوە بەڵام ئەمە بە تەواتی مەترسیەکە ناڕێوێنێتەوە تەمەنم هە توێژنیە جارێ چکە لەبێ لە زیاتر لەسەر نەخۆشتر تاقی بکرێتەوە لەسەر وڵاتیتە تاقی بکرێتەوە ئەنجا بکرێ بە بناخەیەکی زانستی تەواو
زۆر باشە بۆ ئەوەی لای هاوڵاتیانی خۆشەویستیش ڕوون بێمە سەرەتا بیرمان نەبوو باز لە تەوەری سەرەکی بەرنامەکە بکەین دکتۆر داهات لەبەرەوەی پزیشکی پسپۆڕی هەناویە ئێمە داماناوە لەم بەرنامەیەدا بە شێوەیەکی گشتی باز لە نەخۆشیە درێژخایەنەکان بکەین هەروەها و کەسانی کە تەمەنیان زۆرە وەک لە ئامارەکان کاک جەلال خوێندیەوە زۆرینەی و کەسانی کە نەخۆشیەکە بە قورسی دەگرن و بەداخەوە گیان لەدەست دەدەن تەمەنیان زۆرە بە دڵنیایەوە تەمەن زۆریش هاوتەری بە لەگەڵ کۆمەڵە نەخۆشی درێژخایەن کە ئەمە زیاتر پێویستی بە پزیشکێکی پسپۆڕی هەناویەوە ڕوونکردنەوەمان بۆ بدات با بزانین لەگەڵ دکتۆر داهات باسیەکەین ئەم نەخۆشانە لە ماڵەوە چۆن لە کەرنتینەدا ئاگیان لە تەندروستی خۆیان بێن نەخۆشێکی بەرزەپەستانی خوێن نەخۆشێکی شەکرە یان نەخۆشەکانی دیکە ئەوانەی هەندێک دەرمانی تایبەت بەکاردێنن کە ڕەنگە تووشی لاوازی سیستەمی بەرگریان بکات چی بکەن و ڕێکارە چارەسەرەکان چییە بۆیان کاک زۆر سەرەتا بالەوە دەست پێ بکەین بە شێوەیەکی گشتی ئەو نەخۆشیە درێژخایانانی کە زۆر باوە لە کەسە بە تەمەنەکاندا چین و کامانیان زیاتر ڕەنگە وا بکات سیستەمی تەندروستی و نەخۆشە لاواز ببێت و مەترسی بۆ کۆڕۆنا دروست بکات بەڵێ ئێستا لەسەر داتاکەی خۆتان کە باستان کرد نەخۆشی کۆڕۆنا زیاتر زەفەرە بۆ کەسانی کە تەمەنیان زۆرە بە تایبەتی دوای تەمەنی 65 ساڵی جەنابیش باس کرد وڵاتی ئیتال لەبەرەوەی کە ڕژیمردنی زۆرە چونکە لەبەرەوەی تەمەن زۆریان هەیە بە ساڵەچیان زۆرە بە تایبەتی دوای تەمەنی 75 ساڵی 80 ساڵی بۆیە خۆی لە خۆیان گەورەبوونی تەمەنیان بە ساڵات چون خۆی لە خۆیان بەرگری لەشکە مەکاتەوە ئەگەر کەسەکە بە تەمەن بێت و نەخۆشی درێژخایانی هەبێ بۆ نەخۆشی شەکرێ هەبێ بە پلەی 1 نەخۆشی شێرپەنجە هەیە بە پلەی 2 ئەجا نەخۆشەکانی ترکو نەخۆشی سستی دڵ و نەخۆشی گورچیلە و نەخۆشی فشاری خوێن و ئەمانە هەمویان هۆکارن بۆ ئەوی کەسەکە مەترسی دابەزینی بەرگری لەش و مەترسی توژبوون بە ڤایرۆسەکەی زیاتر بێت و ئەگەر کەسێک دوسێ نەخۆشی لەم نەخۆشیانە هەبێ بە تاکید مەترسەکەی زیاتر بێت بۆی ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە ئەبێ لە خەڵکی تر زیاتر حەزەر بکەن زیاتر خۆیان بپارێزن بەڵام ئەمە ئەوە ناگەینێ کە چارەسەرەکانی خۆیان ئیهمالکەن یان لە هەر کاتێکە پێویستیان بە ڕاوێژی پزیشک بوو پێویستیان بە خەستەخانە بوو ئەتوانین تەلەفۆن بۆ 122 بکەن ئەتوانین تەلەفۆن بۆ دکتۆرەکەی خۆیان بکەن ئەو هەتا ئەو کاتەشی کە بۆ عیادە ئەکرێت و یان دەسایەگە بە خەستەخانە ئەبێ لەسەر چارەسەرەکەی خۆیان هەر بەردەوام بۆی نەخۆشیەکەی خۆشیان چکە بیرمان نەچێت نەخۆشی کۆڕۆنا نەخۆشیی کوشندەیە بەڵام نەخۆشی شەکر و نەخۆشی شێرپەنجە و نەخۆشی دڵ و ئەمانش بە هەمان شێوە کوشندن یعنی لەوانەیە کۆڕۆنا کەسێک بکوژێ بەڵام بە هەمان شێوە نەخۆشی درێژخانەکانیش هەر خەڵک ئەکوژن کاتە دکتۆر مەرجە هەرکەس بە تەمەن بوو ئیدی ئەگەری زۆرتر یا توشبوونی بە ڤایرۆسی کۆڕۆنا زۆرتر بێت وەکو باسمان کرد هەتا تەمەن هەڵکشێ مەترسی دووربوون بە کۆڕۆناکە زیاتر بێت بەڵام ئەوە ناگەینێت کەسی گەنج تووشی کۆڕۆنا نابێت ئێستا چەندین توێژینەوە باسییان کردو لە وڵاتی بەڕێتیانە بە تایبەتی سەریان کردووە کە دکتۆر و کارمەندەکان زۆریان تووشی کۆڕۆنا بوون کە دکتۆر و کارمەندەکان بە تاکید تەمەنیان کەمە و کەسی گەنجیش بۆ لە 12 ساڵ 16 ساڵ 18 ساڵ بە کۆڕۆنا مردوون کە ئەمە وەکو زەنگێکی ئاگادارکردنەوەی زۆر خەتەرە بۆ هەموو ئەو کەسانی کە وا بیریان نەکردووە کە کۆڕۆنا بەس خەڵکی پیرەکوژێ دکتۆر پێوەستە بە تەمەنەوە یاخود وە کابراڵێ کۆڕۆنا توزانێت تەمەنی چەندە پێوەستە بە سیستەمی بەرگری لەشەوە پێویستە بە سیستەمی بەرگری لەشەوە بەڵام نابێ بڵێن من بۆ نوێ سیستەمی بەرگری لەشم باشە من نەخۆشی درێژخانم نییە من جگەرە چێژ نیم بڵێم قەیناکە ماسک ناکەم یا بچۆ ناو قەرەباڵغیەوە یان تێکەڵی خەڵک بم تووشی کۆڕۆنا نابلوانێت تووشیش بێت و زۆر بە خراپی زەفەری پێبەرێ بەڵێ دکتۆر داهات ئەگەر لە نەخۆشی شەکرەوە دەست پێ بکەین بۆ نمونە دەوترێت نەخۆشی شەکرەیەکێکە لەو نەخۆشی درێژخانەی هەمومان دەزانین کە ئەگەر کەسێک هەیە مەترسی زیاترە بۆ نەخۆشیەکە و مەترسی مردنیشی زیاترە نەخۆشی شەکرە بە شێوەیەکی گشتی ئەو کاریگەریانە چییە کاتە سەر مرۆڤ واتە کاری ئەو کاریگەری خراپانی بۆ چی لە بەسەر گورچیلەکانی دێنێ کە چی بەسەرسیەکانی دێنێ کە ئەم دوو ئەندامە تا ڕادێ دەرکەوتووە و کەسانی بە کۆڕۆنا دەمرن بەهۆی لە کارکەوتنی گورچیلە و سیەکانە خۆی دکتۆر هاوکار من بەگە پێشوی باسی نەخۆشی شەکرە بکەمەوێ باسی بەرگری لەش بکەم سیستەمی بەرگری لەش سیستەمێکی زۆر ئاڵۆزە سیستەمی بەرگری لەش بەتەنیا یەک ئەندام نییە بۆ نمونە کە تۆ ئەڵی سیەکان بەس بەتەنیا سیەکان ئەگرێتەوە بەس سیستەمی بەرگری لەش هەندێک ئەندام ئەگرێت یەک لەو شتانە بریتە لە خوێن و بە تایبەتی خۆڕۆکە سیپیەکان کە دەورێکی زۆر کاریگەریان هەیە لە سیستەمی بەرگری لەش و ئەو کەسەی کە مەناعیب پێبەقۆتە بێت و ناڵێت تووشی نەخۆشی بێ دوم ئەندام لە سیستەمی بەرگری لەش بریتە لە نیفەگرەکان و سیستەمی نیفیە هەموو لەش کە ئەمانیش هەر میکرۆب و هەر تەنێکی بێگانە بێتە ناو لەشەوە ئەمانە ئەیکوژن و هەموو ئەندامەکانی تریش کە هاوکاری سیستەمی بەرگری لەشەکەن وەکو سپڵ وەکو ئاڵوەکان لۆزەتێن وەکو مۆخی ئێسک ئەمانە وەکو پێست وەکو ناوپۆشی هەناسە ناوپۆشی لوت و ناوپۆشی بۆری هەناسە ئەمانە هەمووی سیستەمی بەرگری لەش پێگەێنن ئەگەر سیستەمی بەرگری لەش یەک لە ئەندامەکانی سیستەمی بەرگری لەش تێکچێت هەموو ئۆرگانەکان هەموو سیستەمەکە تێگەچێت و کەسەکە بەرگری لەشی دابەزێ و لەوانێت تووشی ڤایرۆسی کۆڕۆنا تووشی ئەنفلۆنزای ئاسایی تووشی هەزار نەخۆشی بێ
نەخۆشی شەکرێک لەو نەخۆشیانەیە کە پێوترێ کۆ نیشانە ینی بەس بەتەنە یەک نەخۆشی نییە تاسیرەکاتە سەر هەموو ئەندامەکانی لێش نەخۆشی شەکرە بەرگری لەشدا بەزێنێ بەرەبەرەوەی تاسیرەکاتە سەر خوێن تووشی کەم خوێنی ئەکات تاسیرەکاتە سەر خۆڕۆکەسیپەکان تاسیرەکاتە سەر گورچیلەکان کە ئەو کەسانی کە شەکران هەیە پرۆتینی زیاتر فڕێدەن لە گورچیلەکانیانەوە ئەم پرۆتینەکە فڕێدەن ئەبێتە هۆی سەرچاوەیەکی باش بۆ گەشەکردنی بەکتریا و میکرۆبەکان لە گورچیلە ئەبێتە هۆی هەوکردنی میزەڵان ئەو کەسانی کە نەخۆش شەکرانی مەترسی زیاتریان هەیە تووشی هەوکردنی میزەڵان و تووشی هەوکردنی گورچیلە بن و ئەبێتە هۆی سزبوونی گورچیلە سزبوونی گورچیلەش خۆی لە خۆیان بە هەماشی ئەبێتە هۆی دابەزاننی سیستەمی بەرگری لەشی کەسەکە هەروە شەکرە بێتە هۆی جیرانی دەمارەکان جیرانی خوێنبەرەکان و خوێنهێنەرەکان ئەمەش خۆی لە خۆیان خوێن کەم ئەچێ بۆ ئەندامەکانی لێش بە هەمان شێوە برین درەنگ ساڕێژ ئەبێتەوە کەسەکە زیاتر تووشی مەبەست لەوەیە بە دڵنیاییەوە کە ئەگەر شەکرەیەک کۆنتترۆل نەبێ و بە دەرمانەکان کۆنتترۆلی نەکا بە بەردامی بەرز بێوەنیە بەتاکید ئێمە کە باسی کۆنتترۆلێکین ئەبێ کەسەکە دایمە کۆنتترۆل بێ ینی کۆنتترۆل بەزی لە یەک ڕۆژ دوو ڕۆژە نایبینێتەوە ئەبێ کەسەکە بەردەوام ئەو سیستەمی خواردنی کە دانراوە بۆ نەخۆشی شەکرە پەیڕەوی بکە بەتابەتی لە مۆزی ئێستا خەڵک بە عام سەیری تەلەڤیزیۆنەکە خەبەری ناخۆش ئەبیستێ هەواڵی ناخۆش ئەبیستێ داتاکان بەرز و نزم ببنەوە ڕقەمەکان زیاکەن و کەمەکان ئەوە کەسە مردووە ئەمڕۆ کەسێکی تازە مرد لە سلێمانی ژمارەکان زیاکە ئەمە کێشەیەکی زۆر گەوری دروست کرد بۆ کەسانی کە نەخۆشی درێژخانی بەڕاستی ئەمە ڕۆژانە تەلەفۆنەوە بۆ کرێ ئەڵێ پێشتر بە یەک چارەسەر زەختەکەم کۆنتترۆل بوو یان شەکرەکەم کۆنتترۆل بۆ ئێستا سیرەکەی زەختەکەی فڕیوە شەکرەکەی فڕیوە چونکە بیرمان دەچێت یەک لە هۆکارەکانی بەرزبوونەوەی شەکرە بریتێرە هۆی دڵڕاوچی و قەلق و سترێسی چکە بۆ سترێس و قەلاقی هۆرمۆنی کۆرتیزۆل زیاکە لە لەشە هۆرمۆنی کۆرتیزۆلیش هۆرمۆنێکە کە دیژی کاری ئینسۆلین ئیشەکە ئەو هۆرمۆنەی کە یارمەتی ڕاگررتنی ئاسی شەکرەدا لە خوێنە واتە هەتا کۆرتیزۆر زیاتر بەرز بێتەوە ئاستی ئەنسۆنی زیاتر دابەزێ بەم شێوەیەش کەسەکە شەکرەکەی کۆنتترۆل نابێ و شەکرەکەی بەرز بێتەوە و تاسیرەکاتە سەر ئەوەی کە شەکرەکەی کۆنتترۆل نەبێت زۆر باشە فەرموو پێم وایە هەندێکیژان بە گەنجی تووشی نەخۆشی شەکرە بوون ئایا ئەمانە نەخۆشی شەکرەکەیان جیاوازی یاخۆت ئەمانەژر معڕەزن بۆ توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر بێت و ئاگەیان لە خۆیان نەبێت و شەکرەکەیان کۆنتترۆل نەکەن ئێمە گە باسی شەکرە بکەین خۆی شەکرە بە شێوەیەکی گشتی سێ جۆری هەیە و تەنانەت جاروتریش باسەکرێ جۆری یەکەمیان ئەوەیە کە پێش تەمەنی 25 ساڵی دروستە بێت و کەسانە گەنجن لەوانێ لە تەمەنی 1 ساڵ و 2 ساڵی مناڵ بێت تووشی شەکرە بێ ئەمەیان زیاتر پێویستیان بە دەرزی ئەنسۆلینە جۆری دومانەوەی دوای تەمەنی 25 ساڵی توژە بن ئەم نەخۆشانە پێویسترن نەخۆشی شەکری جۆری دوو ئەمانە زیاتر کەسانی کە قەڵەون یان ناجوڵێنەوە یان پێشینەی نەخۆشی شەکریان هەیە لە عایلەکانە ئەمیان زیاتر بە حەبوو بە چارەسەری دەرمان چارەسەرەکرێن جۆری سێمی شەکرە و کەسانن کە لە ئافرەتی سکپڕ ئەوانەی کە ئافرەتن بەس لە کاتی سکپڕێکە توش شەکرا بن لەوانەیە دوای سکپڕێکەشە شەکرەکان لەگەڵ بمێنێتەوە لەوانیشە بیپەڕێنن جۆرێکی تری شەکرە هەیە ئەوەیە کە بەهۆی دەرمانە توش شەکرا بن یان بەهۆی نەخۆشیەکەوە توش شەکرا بن یان وەکو نەخۆشی کوشنگ سندرم و یان هەنێ نەخۆشی وەرەم و شێرپەنجە کە ئەبێتە هۆی شەکرە هەر جۆری شەکرە بێت بەرگری لە شتێکەدا بۆی هەر جۆری شەکرە هەبێت ئەبێ کەسەکە چارەسەری تەواو وەرگێت و پارێزیی مەزبوط بکە بۆی شەکرەکەی کۆنتترۆل بێت زۆر باشە کاک دکتۆر کەواتە لە قسەکانی جەنابەتەوە ڕادەرەکەوێکە ئەو کەسانی نەخۆشی شەکریان هەیە و ئێستا گویان لێمانە لە ماڵەوەن پێویستە لە جاران زیاتریش بە وردەکاری دەرمانەکانیان وەربگرن و جێبەجێ بکەن بەڵام بابەتێک هەیە هەندێک جار خۆ دەزانی هاوڵاتیانی ئێمە لە بەری هۆشایی تەندروستیان زۆر بەرز نییە من چەندین جار پەیوەندیم بۆ هاتووە لە ماوەیەدا ئەو کەسانی نەخۆشی شەکریان هەیە ئەڵێ من لەبەرەوەی شەکرەم هەیە و لە تەلەڤیزیۆنەوەی بیستم باسەکرێ بە ئاسانتر تووشی کۆڕۆنا بم ئەنسۆلینەکەم زیاد کردووە بەدڵنیا مەبەستی لەو بەبێ گەڕانەوە بۆ پزیشکە پسپۆڕەکەی یاخود ئەڵێ بەیانیان حەبێکی شەکرەم هەبووە گلوکۆفەیج کردومە بە دوان ئایا تۆ وەک پزیشکێکی پسپۆڕی هەناوی ڕاستکردنەوە ڕێنمایی چێ بۆم نەخۆشانە بەڵێ خۆی کە باسەکەین ئەڵێن شەکرە کۆنتترۆل بێ مەبەستمان لەوێ نە بەرز بێت نە نزم بێت چکە بیرمان نەچێت دابەزینی شەکرە لە بەرزبوونەوەکەی خەتەرترە یان ئەگەر بۆ کەسێک شەکرەکەی 150 بێ 180 بێ باشترە لەو کەسێک کە دایمە شەکرەکەی لە 67 بێ کەسێکە شەکری هەبێ چکە دابەزینی شەکرە زۆر خەتەرترە و مەترسیدارترە بۆ کەسەکە لەبەرەوەی کە ئەبێ لە کۆنتترۆڵا بوەستێت ئەگەر کەسەکە خۆی شەکرەی کۆنتترۆل بێ بچی ئازانە شەکرەی کۆنتترۆل بۆ نەزۆربەیە کەسانێک کە شەکریان هەیە و بەردەوام فاسی خوانەکەن لە ماڵەوە سیرەکە شەکرەکان لە بینی 120 و 100 ئەوانەیە بێ ناخواردن سەیە دوای ناخواردن تا 140 ئاساییە کەواتە شەکرەکەیان کۆنتترۆڵە یانەوە تا تووشی مزافاتەکانی شەکرە نەبوون و ئێستاش بە هیچ ناڕەحەتێک ناکەن کاتە شەکرەکەیان کۆنتترۆڵە ئەبێ لەسەر سیستەمی خواردنەکەی خوان و سیستەمی چارەسەرەکەی خوان بڕۆن پێویست ناکە چارەسەرەکەیان زیادکەن ئێمە باسی کەسێکەکەن کە شەکرەکەی کۆنتترۆل نەبێ مەترسی ئەوەی هەیە کە تووشی کۆڕۆنا بێ کە ئەڵێ مەترسی ئەوەی هەیە ئەگە کەسەکە بێتە قەرەباڵغیەوە بچێتە شوێنێکەوە کە بەرکەوتنی هەیە لەگەڵ کەسی توش بووە
ئەگەر کەسەکە خۆی لە ماڵەوە بێت و چارەسەر وەرگێت و پارێزی بکە هیچ مەترسێکی نیە. کەواتە کاک دکتۆر ئەساس سیستەمی بەرگری لەشە. بەڵێ هەندێک لە پزیشکە بەڕێزەکان دەڵێن سیستەمی بەرگری لەشی منداڵ لەگەڵ بەتەمەن ناتوانین بڵێن وەکو یەکە، بەڵام لە کاتێکە داتەکە پێمان دەڵێن لە منداڵە ڕێژەی مردن زۆر کەمە، ینی لە 0.2 حسابی کە لە تەمەنی 0 بۆ 9 ساڵ هەر ئەسڵ حسابی نەکردووە لە 9 بۆ 30ەکەیە لە کۆرۆنایە لە 9 ساڵی و هەتا 30 ساڵی شتێکە حسابی کردووە ڕێژەی گیان لە دەستدان لە 0.2 تێ ناپەڕێت، بەڵام لە بەتەمەنەکانە زیاترە. کەواتە جگەل لە سیستەمی بەرگری لەش ئەگەر قرار بێ سیستەمی بەرگری لەشی منداڵ و بەتەمەنەکان وەکو یەک بێت دەبێت هۆکاری تر هەبێ بۆ گیان لە دەستدان بە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ ئەوەی تێبینی کراوە بە تایبەتی لە توێژنوێک و لە ئیتاڵیا سەیران کردو 185 ئەو کەسانی کە مردوون نەخۆشی درێژخانیان هەبوو، جگەلەوەی کە بەتەمەنم بە ساڵات چوو بوون تەمەنیان لە 70 ساڵ زیاتر بووە، بەڵام زۆربەی زۆری 185 ئەو کەسانی کە مردوون سەیران کردو نەخۆشی درێژخانیان هەبوو. یعنی کەسێک نەبوو 75 ساڵ بێت و ببێت نەخۆشی درێژخایان گیانی لە دەستداوێت بۆی کۆرۆنا و کەواتە یەک لە فاکتەرەکان جگە لە تەمەن بریتە لە نەخۆشی درێژخایان و لە خۆیە زیادبووری تەمەن بە ساڵات چون مەترسی توشبوون بە نەخۆشەکان زیاکە، بەڵام ئەوەش ناگەێنێت کە کەسێکی گەنج توش نابێت. بە تاکید گەنجێک سیستمی بەرگری لەشی بەهێزترە لە کەسێک کە تەمەنی 75 ساڵ 70 ساڵی منداڵ لەگەڵ بەتەمەنە جیاوازیان هەیە سیستمی بەرگری لەشی بە تەواوەتی گەشەی نەکردووە. خۆی ئەیەک لە شتانەی کە تا ئێستا زانەکان یانێت توێژین لێسەر بکەن بۆ تا ئێستا مەترسی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا مەترسی مردن لە مناڵەکەمە. بەڕاستی ئەمە پرسیارەکە تا ئێستا وەڵام نەدراوەتەوە، تا ئێستا توێژین لەسەرکرێ وەکو جەنابەت باس کرد خوارد تەمەنی 9 ساڵیەوە تا ئێستا حاڵەتی مردن زۆر کەمە بیزدەبێتە تا ئێستا توێژین لەسەرکرێت چونکە سیستمی بەرگری مناڵیش پێنەگەیشتووە بە تەواوەتی پێنەگەیشتووە بە تەواوەتی کامل نەبووە. بەڵام ئەوەی کە باسەکری ئەوەیە کە ئەوەی دیارە وازحەکە بۆ کەسانی بە تەمەن بە ساڵات و تووشی نەخۆشەکە ئەبن لەبەرەوەی سیستمی بەرگری لەشیان کەمە، لەبەرەوەی کە فیزیۆلۆژی لەشیان وەکو کەسێکی گەنج نییە کە سیستمی بەرگری لەشی بە قۆتەوە ئەتوانێت بۆ نمونە ڕاضە بکات و ئەتوانێت خوانی تەندروست بخوا، کەسی بە تەمەن لەوانەیە نەتوانێت ئەو شێوازە ژیانە پەیڕە بکات و بۆیە بەرگری لەشی کەم بێتەوە. دکتۆر ڕێنماییتان بۆ ئەوانە چییە کە بەتەمەنن بۆ نەخۆشی زەختیان لەگەڵا بووە بەڵام پەنایان نەبردووە بەر چارەسەر، حاضر بوون سعاتێک ئیسراحەتێ بکەن دوای هەڵسنەوە، بەڵام بەمەرجە حەبەکە بەکارنێنە یاخۆت حاڵەتێکی دیکەی هەبووە سەبری ئازارەکەی وەرگرتووە بەڵام حاضر نەبوو چارەسەرەکە بەکاربێنێت. لەم دۆخەیە ڕێنماییتان بۆ ئەمانە چییە؟ خۆی هەموو نەخۆشی درێژخانەکان بەس بە تەنیا ناڕەحەتی و ئازار نابێتە هۆی ئەوەی کە کەسەکە عیلاج بەکاربێنێت. یعنی بۆ منە نەخۆشی شەکرەیە بۆ لام ئەڵێ من دکتۆرم نەخۆشی شەکرم هەیە بەڵام هیچ هەست بە ناڕەحەتی نابێن بێدەنگم ئەمە پێوترێت سایلنت کلەر ئەوەیە کە خوا نەخواسە کەسەکە تووشی نەخۆشەکە بێت کە بە هێواشی ئەیکوژێت، شەکرە بێ زەخت بێت نەخۆشی دڵ بێت، ینی بەس بە تەنیا ئازار و ناڕەحەتی نابێتە هۆی ئەوەی کە کەسێک علاج بەکاربێنێت. لەوانێ کەسەکە شەکرێ هەبێ هیچ هەست بە ناڕەحەتی نەکات، لەوانێ بەرچاوی تاریک نەبێ، لەوانێ بێتاقەت نەبێ، بەڵام هەر بە تەنیا فەحس بکات کە شەکرێکە بەرز بێ ئەبێ چارەسەر بەکاربێنێت. چونکە ئێمە ئەو دوو شتەکان ئەبینین، ئێمە مزعفاتی نەخۆشەکە ئەبینین، ئێمە ئەو ئەبینین کە دوو ڕۆژی کە ئەم کەسێکە شەکرەی هەیە کە نەخۆشی زەختی هەیە، تووشی نەخۆشی گورچیلە ئەبێت، تووشی نەخۆشی دڵ ئەبێت، تووشی نەخۆشی هەوکردن ئەبێت. بۆ ئێمە ئەو دوو شتەکانەوە باسەکەین ئەبێ کەسەکە چارەسەر وەرگێ ئەگە هیچ ناڕەحەتی نەبێ. ئەگەر کەسێک زەختی هەبێ یا شەکرەی هەبێ بەبێ چارەسەر کۆنتڕۆڵ نەبێ بە چارەسەر بەکاربێنێت، ئەگەر هیچ ئەس بە ناڕەحەتی نەکا. لە مۆزعی ئێستاشە لەوانەیە جاروا پێویستکە لە مۆزعەیە بەهۆی دڵڕاوچێ بەهۆی سترێس و قەلەقیەوە لەوانەیە بۆ فترەیە چارەسەری بۆ زەخت بەکاربێنن، کەسێکی گەنجە تازە تووشی زەخت بووە لەوانەیە بۆ فترێک علاج چارەسەری زەخت بەکاربێنێت تا ئەو کاتێک کە شێوازی ژیانی دروست پەیڕەو ئەکات، بۆ نمونە خواردنی باش ئەبێ، سیستمی خواردنی باش ئەبێ، خۆی زەعیف ئەکات، دەستەکە بە ڕاضەکردن، دوای ئەوە لەوانەیە واز لە عیلاجەکە بێنێت و بەس بە تەنیا بە پارێزیکردن زەختەکەی کۆنتڕۆڵ. بۆیە ئەو کەسانی کە بە تەمەنن ئەبێ زەخت و شەکرەکانیان کۆنتڕۆڵ بێ ئەگەر پێویستکە ئەبێ چارەسەر بەکاربێنن. زۆر باش کاک زۆر ئەگەر ببوورە بینە سەر کۆندامی هەناسە کە ڤایرۆسەکە زیاتر لە کۆندامی هەناسە دەدا، ئەو نەخۆشیە درێژخایانەی کۆندامی هەناسە کە زۆر باوە لە نێو خەڵکیدا بە تایبەتی ئەو نەخۆشیانی کە بە زمانی پزیشکان پێیان دەوترێت COPD لەگەڵ ئەزما ڕەبۆ و نەخۆشی درێژخانی COPD ڕەنگە جەنابەت باشتر بزانین هەوکردنی درێژخانی سیەکان ئەمانە کاریگەریان چێ بێ لەسەر لەشی مرۆڤ و تا چ ڕادەیەک سیستەمی بەرگریمان لاوازەکەن بۆ ئەوەی کە لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا گرفتمان بۆ دروست بێت. ئەو کەسانی کە گەنجیشن تووشی نەخۆشی کۆرۆنا بوون تەمان ئەو توێژینیانەوە هەمووی توێژنەوەی عالەمی لەسەر چەند خەڵکێک کراوە کە لەسەر کەس و کەس نییە سێران کردو ئەو کەسانەیە کە گەنجن تووشی کۆرۆنا بن زۆربەی ئەو کەسانە کە جگەرە چێشن بۆ چکە جگەرە چێشان سیەکانی وێرانەکە، سیەکانی فشەڵەکە، سیەکانی مانووەکە، هیلاکیەکە،
یعنی وەکو کەسێک نییە کەسەکانی پاک بێت و بەرگی هەموو شتێک بگرێ بۆ نەوەکو ئیسفنجێک بیانە پێش چاوت ئیسفنجەکە ئەگەر زۆر شتی پێ بسڕیتەوە زۆر بەکاری بێنی سەیرێک ئیسفنجەکە توانێت هەڵمژینی ئاوی نابێت بەڵام ئەگە ئیسفنجێکی تازە بێت و پاک بێت ئەتوانی سیرەکەی بە باشی ئاوەکە هەڵمژێ ئەمەش سیەکانیش وایە ئەگە سیەکان جگەرە چێش بن بۆهۆی جگەرە چێشانەوە سیەکانی زۆر مالوو ئەبێ هیلاگە بێ ئەو کەسانیشی کە تووشی نەخۆشی هاوکردنی درێژخایانی سیەکان بن واتە COPD ئەتیاباتی قەسەباتی درێژخایان ئەو کەسانی کە ڕەبۆیان هەیە یان کەسانی کە تووشی تەوسوعی قەسەبات بن ئەو کەسانی کە بۆرجکە هەوایەکانە فراوانە بێت و بەڵغەم و ئیفرازات و پیسی تیاکۆ بێتەوە یان و کەسانی کە نەخۆشی وشکبوونی سیەکانیان هەیە یان بەڕیشاڵبوونی سیەکانی پێوترێ پڵمۆنری فایبرۆسس ئەمانە هەموو ئەم نەخۆشە درێژخانەی سیەکانن کە سیەکان هیلاگەکەن و ئەگەر کەسێک ڤایرۆسەکە لەو کەسانە ڤایرۆسەکە بگرن زیاتر هیلاکیان نەکا لەوانێ پێویستکە بخرێنە سەر جیهازی تەنەفوسی سناعی لەوانێ بخرێنە سەر ئۆکسجین لەوانێ خوا نەخواسە بێتە هۆی گیانەدەزانی کەسەکە بۆ ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانی سیەکانیان هەیە لە ڕەبوو لە هەوکردن درێژخانی سیەکان لە ڕشالبوونی سیەکان لە تەوسوعی قەسەبات ئەبێت چارەسەکانی خۆیان بە باشی بەکاربێنن لە ماڵەکانی خۆیان چارەسەر بەکاربێنن ئەو کەسانی کە ئۆکسجینیان هەیە لە ماڵەوە دکتۆر بۆی داناون بێ بەردەوام ئۆکسجین بەکاربێنێ بۆی پێویست نەکە بێنە خەستەخانە و داخل بڕێنە خەستەخانە مەترسی توشبوون بە کۆرۆنایان توش نەبێ دکتۆر لەم دۆخەیە کە قەدەغی هاتوچوو هەڵگیرا ئەمڕۆ لەیەکی لە سوپەرمارکێتەکانە پیاوێکم بینی وتی من خەمی تووتنی نێرگەلەکەمە بەڵێ بە زەمەم دەستکەوێت ڕقێنە قەدەغی هاتوچۆش ببێت لەم دۆخەیە ینی ڕێنماییتان بۆ ئەوانە چییە کە سەرخاڵی جگەرەکێشان و نێرگەلەکێشان و ئەمانن ئایا ئەمانە تا چەندە کاریگەری خراپیان هەیە لەسەر سیستەمی بەرگری جەستە ڕەنگە ینی بەکار ئەوەی کە بەکاریشی دێنێ بڵێ جاخۆ بم پەلە سیەکانم پاک نابێتەوە بەڵێ مەسەلەی جگەرە کێشان هەموو جارێ باس دەکەین کە ئاماژگاری خەڵکەکەی واز لە جگەرە کێشان بێنێ بەس لەبەر ئەوە نییە کە کەسەکە بکوژێت بەسەرین بەڕاستی مەسەلەی تەندروستی بەس بە تەنیا پەیوەندی بە مردنەوە نییە پەیوەندی بەوەی کە کەسەکە تووشی نەخۆشی بێت ئەو نەخۆشیە خۆی لەوانەیە جیرۆ دەبکە لەوانەیە خۆی کەسەکە تووشی هەما گیر گرفتی تەندروستی بکە و لەوانەیە ئەو کەسە نەخۆشەکە بگوازێتەوە بۆ کەسی تر یعنی ئەگەر کەسێک بە واتای ئەوەی کە کەسێک ئەگەر خۆی جگەرە چێش بێ لەوانەیە مەترسی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا زیاترە حتا ئەگەر خۆشی تحملی ڤایرۆسەکە بکە لەوانی بیگوازێتەوە بۆ کەسی نزیکی لەوانی بیگوازێتەوە بۆ دایکی بۆ باوکی بۆ پیر بەڵام دکتۆر ببوورە ئەگەر قرار بیان ڤایرۆسە بێتە ناو جەستەی منەوە یاخودێکێکی دیکە کە جگەرە بکێشێت ئیدی هەردووکمان هاتووەتە ناو جەستەیەوە چه فەرقێک دەکات سیەکانی ئەو پاک بێت یاخۆت سیەکانی من پیس بێت بەراورد بۆی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنابین نەکەوەی کە ئیستیقامەمان هەبێت و گیان لەدەست بدەین ئایا فەرقەکە لە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ئەو کەسێک کە تەمان لەوانەیە زۆر کەس ڤایرۆسی کۆرۆنای بڵێن لەم ئەوانەی کە گرتویانە زۆریان گرتویانە و پۆزیتیڤ بووە بە پێی فەحسەکان چۆن فەحسیشان بۆ کردو سەیران کردو بەرکەوتنیان هەبوو لە کەسێکی توژ و فەحسەکەیان بۆ کردو سەیران کردو کۆرۆنایان هەیە بەڵام زۆربیان لەوانەیە چارەسەر وەردەگرن زۆر بە سوچی ئەیگرن بەڵام ئەو کەسانی کە جگەرە چێش بوون بە تایبەتی لە سلێمانیش ئێمە داتایمان لای ئەو کەسانی کە جگەرە چێشن زیاتر پێویستیان بە چارەسەری پێشکەوتوتر هەبووە تا ئەو کەسانی کە جگەرە چێش نین ئەمان زانی وەکو چ نمونەیەک وایە وەکو وایە بۆ نمونە کەسێک سیارەیەکی پێ بێت سیارەکەی ئەم من کە جگەرە چێش نیم سیارەکەم مەسفیەکە و فیتپەمەکەی پاک بێت ئەگە بەنزینێکی خوا نەخواسە خراپی شتێکم ئەم مەسفی و فیتپەمە پاکی ئەکاتەوە و پەکم ناکەوێت بەزەگە سیارەکەی جەنابەت بوون نەخوا نەخواسە فیتپەمەکە و مەسفیەکەی پیس بێت کەس بەنزینێکی پیسش بێتە ناو بنچینەکەیەوە لەوانێت تۆ پەکت بکەوێت فەرقەکە لەوایە ئەنی لەوانێ من سیەکانم بۆ نمونە کەسێک کە سیەکانی پاکە و جگەرە چێژ نییە ڤایرۆسەکە بچێتە جەستەوە بەرگری لەشی ئەتوانێت زاڵ بێ بەسەر ڤایرۆسەکەیە بەزەگەر کەسێک جگەرە چێژ بێت یان نەخۆشی درێژخانی هەبێ کە ڤایرۆسەکە چۆ جەستەوە بەرگری لەشی کەسەکە سیەکانی ناتوانێت زاڵ بێ بەسەر ڤایرۆسەکە و ئەو کاتە لەوانی زیاتر نەخۆشی بخات زۆر باش کاک زۆر بە دڵنیای پزیشکان بە بەردەوامی ڕێنمایی هاوڵاتیانەکەن ئەگەر نیشانەکانی پەتا یاخود هەڵامەت یاخود کۆرۆنایان بەدی کرد پەیوەندی بە 122 بکەن یاخود سەردانی پزیشک بکەنەوە کۆرۆنا بێ بە تایبەتی لەم بارودۆخەیە بۆی دەروبەرەکەیان بپارێزن و خۆشیان بپارێزن بەڵام سەبارەت بە کۆندامی هەناسە و کەسانی کە خۆیان ئۆڵڕێدی نەخۆشی درێژخایانی کۆندامی هەناسایان هەیە لە ڕەبوو و لە بابەتەکانی دیکە خۆیان بە بەردەوامی ڕەنگە کۆمەڵە لەم نیشانانیان هەبێت ئەوان ئەگەر هەستیان بە چی دیکە کرد یاخود بە شێوەیەکی جیاوازی لە نیشانەکانیان پێویستە جیای بکەنەوە و پەیوەندی بکەن یاخود سەردانی پزیشک بکەن ئەو پرسیارە زۆر ئەکرێ بۆ نمونە کەس تەلەفۆنەکەن یان لە ڕێگەی سۆشال میدیا و پرسیاری ئەوەکەن کە من کۆکەم هەیە یان تام هەیە ئایا کۆرۆنام هەیە یان نە تەمە نیشانەکانی نەخۆشی کۆرۆنا زۆر باس کراوەتەوە کە تایەکی زۆر بەقوتە وشکە کۆکەیە سەرێشێ ئازاری ماسوولکەکانە هەناسەڵ نییە ئەمە بە تایبەتی بۆ کەسێک ڕاستە کە خۆی بەرکەوتنی هەبوو بێ لەگەڵ کەسێکی توش بوو یان تازە لە سەفەر گەڕابێتەوە ئەگەر ئەم نیشانانە هەبێ ئەبێ لە خۆی بترسێ یەکەم دووهەمینیان
ئەگەر کەسێک نەخۆشی درێژخانی هەبێت بۆ نەشەکری هەبێ زەختی هەبێ نەخۆشی دڵی هەبێ نەخۆشی گورچیلی هەبێ ئەگەر تووشی ئەم ناڕەحەتی و نیشانە نەبێ ئەبێ لە خۆی بترسێ پێویستەکە بچێ فەحس بکە یانەوە تاگە کەسێک ئەم حاڵەتایی تازە بێت ینی پێشتر حاڵەتی نەبوو هیچ ساڵێک لەم وەرزەیە تووشی هەناسەتونی و کۆکە و تا و لەرز و ئەمانە نەبوو بەڵام ئێستا توش بووە ئەو ئەبێ بە ئەهمیەت وەریگرێ و بە گرنگی وەریگرێ پێویستکان لەوانێ بچێ فەحس بکە یان یانەوە تاگە نیشانەکانی تازە بێ یانەوە تاگە کەسەکە خۆی نەخۆشی درێژخانێ بێ یان بە تەمەن بێ یان کەسەکە بەرکەوتنی هەبوو بێ لەگەڵ کەسێکی توش بوو یان تازە لە سەفەر گەڕا بێت و ئەگەر یەکێک لەو نیشانەی هەبێ ئەبێ زوو بچێ فەحس بکات و پێویستکە سوابی لێ وەرگیرێ بۆی دڵنیابوونەوە لە حاڵەتی نەخۆشیەکە زۆر باشە دکتۆر ئەمڕۆ هەواڵی سەرۆکی یا بەڕێبەری نووسینگەی ڕێکخراوی تەندروستی جیهانی بخوێندەوە لە ئەوروپا کە باسی لەوە دەکرد توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە نێوان ژنان و پیاواندا جیاوازی هەیە کە پیاوان زیاتر ئەیگرن ئایا ئەمە پێوەستە تابەن لە هەواڵەکەیە باز لەوە دەکرا پەیوەستە بە سیستەمی بەرگری لەشەوە ئایا سیستەمی بەرگری لەشی ئافرەت جیاوازە لە سیستەمی بەرگری لەشی پیاو من بەڕاستی تەسەڵ ناکەم جیاوازی هەبێ لە بینی سیستەمی بەرگری لەش و لەشی پیا و ئافرەت بەس من لەوانەیە لە هەندێشترا بیبینمەوە ئەم جیاوازی توشبوونی پیاوان و ئافرەتان لەوانەیە زیاتر پیاوان بەرکەوتنیان هەبێ لەگەڵ کەسی توش بوویانی پیاوان زیاتر بچنە دەرەوە بچنە بۆ مارکێتەکان سوپەرمارکێتەکان بۆ مۆڵەکان ئەمانە هەتا لە دەرەوەش لەوانەیە ئەو یەک لە هۆکارەکان بێت دووهەمینیان لەوانەیە زیاتر لەسەر ئەو کەسانە کرابێ کە جگەرە چێشن لەوانەیە ئەو بەشێکشان لە پیاوان زیاتر بوو بێت تا لە ئافرەتان بۆیە پێکاتی هەناوی جسم فەرق دەکات لە نێوان ژنان و پیاوان ئەمە هۆکاری دەبێ بۆی کە بڵێن پیاوان زۆرتر بن و ئافرەتان کەمتر بن نام تەسەڵ ناکەم پەیوەندی بە بەرگری لەشی کەسەکەەوە بێ لەوانەیە زیاتر پەیوەندی بە بەرکەوتنی کەسەکانەوە بێ پیاوان زیاتر بەرکەوتنیان هەبوو بێ لەگەڵ کەسی توش بوو لەگەڵ کەسی نەخۆشە بۆیە زیاتر پیاوان واتە ناتوانین بڵین ئافرەت سیستەمی بەرگری لەشی بەهێزترە نەخێر من تا ئێستا هیچ تێژنیە دەری نەخستووە کە ئافرەتان سیستەمی بەرگری